نووسەر و دەرهێنەری ئێرانی نادر ئیبراهیمی دەڵێت ژیان پێش هەموو شتێک ژیانە، گوڵی دەوێت، مۆسیقای دەوێت، جوانی دەوێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایڵەی داهێنانتان لێبێت. بۆ ئەوەی ڕابردوو بگۆڕیت پێویستمان بە داهێنانی نوێیە. کوڕوکچێکی گەنج لە شاری سلێمانی پرۆژەیەکیان ساز کردووە بۆ دامەزراندنی تۆڕی زانیاری نەخۆشەکان بۆ نێو سیستەمی تەندروستی وەک وڵاتە پێشکەوتەکانی جیهان، بەڵام هیواخوازن ئەم هەوڵەیان جێبەجێ بکرێت. کارمەندێکی تەندروستی پرۆژەیەکی بە ناوی هەلو هێڵسیفای بۆ بە ئەلیکترۆنیکردنی کەرتی تەندروستی پێشکەشی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم کردووە. بە پێی ناوەڕۆکی پرۆژەکە هەرتاکێک دەبێتە خاوەنی ئەکاونتی ئەلیکترۆنی تایبەت بە خۆی و بە درێژایی ژیانی زانیاریە تەندروستیەکانی تێدا زەخیرە دەکرێت. کارتی تەندروستی یەکەم کارتێکی ئاڵۆزە، دووهەمینیشیان مۆقنعکردنی خەڵک یاخود قەناعەتکردن بەوەی کە بڵێ تا ئێستا ئەلکترۆنیات لێرە بەکار نەهاتوە بۆ شێوەیەکی بەرفراوان بۆ خزمەتێکی باش قەناعەت پێکردنیان تۆزە قورسە. بۆیە ئێمە هاتین بیرمان لەوە کردوانێ ئۆکە ئەم کارتاکەین بە ئەلکترۆنی، بەڵام چۆن؟ بۆیە هاتین پلانێکی درێژخایانماندانە کە لە سەرەتا و یەکەم هەنگاوی پلانەکەمان لە نەخۆشخانەی مناڵانەوەیە کە هەر مناڵێکی تازە لەدایک بوو یاخود ئافرەت کاتێکە دووجانە بێ ئەچێتە یەکەکان و بە فایلێک ئەم ئەکاونتی بۆ دروستەکرێ. ئێمە ئەم ئەکاونتمان کورە بە ئەلکترۆنی و ئەپلیکیشنەکە لەسەر هەموو پلتفۆرمێک بەردەسە بێ، ئەو کەس ئەتوانێت خۆی دایبەڵزێنێەوە ببێ بەرامبەر لە کاتی دووجانبوون ئەکاونتێک دروستکە دوای 9 مانگ کە مناڵەکەی لەدایکە بێ لە بەشی مردن و ژیان کە مناڵەکە تۆمارەکرێ ئەکاونتێکی تەندروستی بە بڕێک پارەی ڕەمزی کە لە 5000 تێپەڕ ناکە بۆ ئەم مناڵە ئەکرێتەوە و ئەمە وەکو چۆنەڵی لە بۆ هەموو تەمەنی مناڵەکە تەنها ئەم پارەی ئەیە و بە تەواوەتی فریە و سیستەمەکە بۆ حکوومەت کە ئێمە سیستەمەکە تەقدیمەکەین بە فری ئەین بە حکوومەت و ئەو کارمەندانی ئیش لەسەر سیستەمەکەکەن هیچ هینێکی لەسەر حکوومەت نییە داهات خەرجیەکەی لەسەر ئێمەیە و ئەو دیڤایسانی کە پێویستەکە لە نەخۆشخانەکانە وەکو کۆمپیوتەر و ڕیدەر و ئەم کارتە تەندروستی کە ئەدرێ بە خەڵکۆمانە هیچی لەسەر حکوومەت نییە و بگرێت لە قازانجی ئەم سیستەمەشکە ئێمە هەر ئەکاونتێ بۆ کەسێ دروستەکەین بە 5000 زیاتر تێپەڕ ناکە لە سەیادی ئەم قازانجەش ئەگەڕێتەوە بۆ حکوومەت. واتە ئێمە کۆمەڵە گەنجێکین ئەمانەوێت ئەو بەهرەوتوانایی کە هەمانە ئەو سەپۆرتە مادی کە کراوین لەلایەن ڕێکخراوی ئەمریکیەوە و ئەو توانە و جوهدەی کە خۆمان لە بواری تەکنەلۆژیا و لە بواری زانستەکەی کە پێمانە خزمەتێ بکەین تەنها ئەومانەوەی حکوومەت وەکو چانسێک وەکو هەلێک بڵێت ئەمە ئێوە فەرمونون ئەم ئیشە بکەن و ئێمە دەستکەین بە ئیشەکەمان و ئیشەکەمان جێبەجێ بکەین. ئەژی کە پرۆژەکەی ئامادە کردووە دەرچووی زانستی کۆمپیوتەری زانکۆی گەشەپێدانە و لە نەخۆشخانەی شەید تایر عەلیبەک فەرمانبەرە. بەرپرسانی نەخۆشخانەکەش پشتگیری پرۆژەکەیان کردووە و هاوکاری بوون بۆ گەیاندنی پرۆژەکە بە وەزارەتی تەندروستی. بەڕاستی ئێمە لە پێشا بدمانێتە بەشی داتا لەوێ لە بەشی ئایتیەکەی دوایش بەڕێز دکتۆر سامان ببینی وەزیری تەندروستی ڕێی زۆر باش بوو، پشتگیریەکی باشی کرد و هاوکاریەکی باش بوو کە جەماعەتی ئایتی ڕاستپات کە ئیشەکە بەسکرێتەوە بەسەر و خۆیان. پێشکەشکردنی پرۆژەکە بۆ بە ئەلیکترۆنیکردنی کەرتی تەندروستی لە کاتێکدایە تا ئێستا کارکردن لە نەخۆشخانەکانی هەرێم بە ئەلیکترۆنی و سیستماتیک نەکراوە. خۆمان نەزانین لێرە کەرتی تەندروستی زۆر ئاڵۆزە و هیچ سیستمێک لە نەخۆشخانە حکوومیەکان باسەکەین. سیستمێکمان نییە کە نەخۆشە گەچێتە ئەم نەخۆشخانانەوە تەنها بە وەرەقە و بە قەڵەم و بەمانە ئیشەکانەکرێت. ئێمە هاتوین سیستمێکمان کردووە تاکو ئەم کەرتە بەرەو بە ئەلکترۆنیکردن بەرین لە ڕوویەکەوە لە ڕوویەکی ترەوە دەیتایەکی زۆرانی بۆ ئێستا ئێمە هەج بەحسێکی جامعە بکرێ یاخود هەج دەیتایەکت بێ ئەلکترۆنی هیچ دەیتایەکە دەست ناکەوێت بۆ لەبەرەوەی داتاکانمان ئەلکترۆنی نین. ئێمە ئەیکە لە ئیسفادەکانی تری ئەمەیە و زائیدەن هەڵی پزیشکی کەمەکاتەوە بۆ لەبەرەوەی کاتێ نەخۆشەچێتە لای دکتۆرێک دکتۆرەکە هیستری نەخۆشەکەی لا نییە بۆ لەوەی لەوەچێت دکتۆری گۆڕی بێ ئەسڵ لەوە یەکەم جاری بەسەردانیم دکتۆراکە بەس خۆتە زانانی گەر ئەکاونتێکی تەندروستیە بێ تەنها بە داخڵکردنی ئایدی ئەم کەسە تەنها بەکردنەوەی ئەکاونتی ئەم کەسە ئەزانێتە ئێستا چ نەخۆشێکی بۆ چی بەکارهێناوە کێشە تەندروستیەکانی چینە بەعزە دەرمانەگەی لەگەڵ ئەم کەسیا بەکار نایێت کە بۆی نەنووسێ. پرۆژەکەی ئەژی بۆ بە ئەلیکترۆنیکردنی کەرتی تەندروستی تا ئێستا چوارچێوەی کۆمپیوتەرەکەی تێنەپەڕاندووە و چاوەڕێی پەسەندکردنیەتی لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە
تا هەنگاو بۆ جێبەجێکردنی بنێت. دڵشادنەوەرە دەنگی ئەمریکا سلێمانی. سەرنووسەری گۆڤاری ژن مەگەزینە و ڕێخەری سنتەری میترۆیە لە شاری هەولێر خاوەنی بڕوانەوەی دبلۆم و بەکالۆریۆسە لە ڕاگەیاندندا یاریدەری توێژەرە لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین خوێندکاری ماستەرە لە بواری میدیادا زیاتر لە 15 ساڵە لە بواری میدیادا کار دەکات بە تایبەتی بواری مافەکانی ژنان خاوەنی دەیان خەڵاتی ڕێزێنانە ئاڤانجاف میوانی زایڵی داهێنانە ئێستا. ئەم کاتت باش ئاڤانخان بەخێر بێی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس ئەم کاتەی ئێوەش باش لە خۆشی شادی کامەرانیا بن. هەربژین ئاڤانخان هەڵبەت زۆر گرنگە هەمیشە لە زایڵی دەنگی ئەمریکا کەسانی بەتوانە و داهێنەر و هاوکات کەسانێک کە کاریگەریان هەبێ لە بوارە جارجاکانە بە سەریانەکەینەوە لە واشنگتنەوە لەبەرەوە لێرەوە تۆ ئەمەیە بازەوە بکەین کە سەرباری ئەوەی کە سەرنووسەری گۆڤاری ژن مەگەزینی هاوکات ڕێخەری سنتەری میترۆشی ئەمە بێجگەلەوەش کە لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکانیشا پەیوەندیکی زۆر باشتان هەیە. سەرەتا بالەوە دەست پێ بکەین ئەو سەختیانە چین وەکو خانمێک لە بەردەم ئەو ئیشانەیە کە کۆمەڵی ئیشی شارستانی و پەیوەندی بە خەڵک و پەیوەندی بە کاری میدیایی و کاری شارستانیەوە هەیە بۆ تۆ. بەڵێ بربەستەکانی بەردەم کارکردنی خانمانی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هێشتا زۆرن و بەردەوامیش لە زیادبوونیانە بەشێکی پەیوەندی هەیە بە کللتور بەڕاستی لەبەرەوەی کە تۆ لە کۆمەلگایەکی هێشتا زۆر نۆرم و چۆن ئەڵەی فشاری کۆمەلگا و فشاری کۆمەڵایەتی و کللتوری زاڵە بەسەرتا بیرمان نەچێت کاری میدیایی لە هەرێمی کوردستان هێشتا نەبووتە پیشەیە خود لە نێو کللتوری کۆمەلگای کوردستانە هێشتا پیشەیەکی نامۆیە. ڕاستە ئێمە لە ڕووی تەکنیک و لە ڕووی ژمارەی دەستگاکانی ڕاگەیاندنە پێشکەوتوین بەڵام لە ڕووی شکاندنی بربەستەکان هەروەها دابینکردن یاخود سازدانی ژینگەیەکی لەبار و سەلامەت هێشتا هێمە بربەستمان زۆرە وەکوتم بەشێکی زۆر لە خانمانی ڕۆژنامەنووس هێشتا کێشەیان هەیە لەگەڵ ئەو دامەزراوانی کە کاریان لەگەڵەکەن بەڵام هەر بەردەوامن بۆ نمونە بەشێکی زۆر لە خانمان کاتێک ئەشنا نێو دامەزراوەکانی ڕاگەیاندن یاخود لە کەناڵەکان ئیشەکەن کێشەیان هەیە لەگەڵ گرێبەستی کارکردنیان بەشێکیان کێشەیان هەیە لەگەڵ سیستەمی کارکردنیان وەکوتم ئێمە ڕاستە لە ڕووی چەندایەتیەوە بەرەو پێشچوونی باشمان بە خۆمانەوە بینیوە بەڵام بربەستەکانی بەردەم خانمانی ڕۆژنامەنووس و میدیاکار وەکوتم لەگەڵ تێپەڕبوونی تاتا کەم نەبووەوە و زیادیان کردووە. هەڵبەت ئاڤان ئێوە پەیوەندیشی زۆر باشتان هەبوو هەم وەکو ئیشکردنت لە سنتەری میترۆ و هەم بۆ کاری ڕۆژنامەگەری و وەکو چالاکوانیش چەندین هەوڵ و هەڵمەتان هەبووە بۆ پەیوەندیکردن بە ڕێکخراونەی دەوڵەتەکانەوە هاوکات کۆمەڵی ڕێکخراونی دەوڵەتی زۆریش پەیوەندیکی زۆر باشیان هەیە لەگەڵ هەم سنتەری میترۆ هەم لەگەڵ ژن مەگەزین و ئەوانەیە ئەم کارە پێکەوەیانە یان ئەم کارە هەماهەنگیانە وەکو پرۆژە یان بۆکو ئیشکردن چەند توانیوێتی کاریگەری دروستکە لە هەرێمی کوردستان و هاوکات کاریگەریش دروستکە لەسەرەوەی کە سنتەری میترۆ کە وەکو چاودێرێک لە بەسەر بارودۆخی ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانەوە چەند کاریگەریان هەیە. بەڵێ دیارە هەموو ئەو کارانە بەشێکیان ئەگەر هەوڵی تاکە کەسی بێ بەشێکیان کە هەوڵی ڕێکخراوەیە بەشێکیان کە کارەکانی سنتەری میترۆیە ئێمە چەندین کار ئەکەین ئەنی کاری سەرەکیشمان هەیە کاری لاوەکیشمان هەیە پرۆژەی درێژخایەنمان هەیە پرۆژەی ماوە کورتیشمان هەیە ئەو پرۆژە درێژخایەنانەی هەمانە ئێمە لە سنتەری میترۆ بۆ نمونە چاودێریکردنی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری و هەروەها چاودێریکردنی یاسای بەدەستهێنانی زانیاریە و هەروەها ئەو پێشەلکاریانەی لە میانەی کارکردنی ڕۆژنامەنووسان لە ژینگەی کارکردنیان ڕوبەڕووی ئەبێتەوە ئێمە ساڵانە راپۆرتی چاودێریکردنمان هەیە راپۆرتی پێشێلکاریەکان ئەخەینە ڕوو ئەمەیەکێکە لە کارەکانی ئێمە کە بەردەوام کاری لەسەر ئەەکەین و بۆتە جێگای بایەخی
ڕێکخراو نێودەوڵەتی و ئاژانسەکان و کۆنسڵخانەکان بەشێکی تر لە کارەکانمان ئەوەیە کە کار بۆ باشترکردنی ژینگەی کاری میدیای خانمانی ڕۆژنامەنووس ئەکەین کە لە نێو راپۆرتەکەشا ئێمە پارتێکی تایبەتمان هەیە و بە بەردەوام خول و ڕاهێنانمان هەیە کۆنتاکتمان هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەرنجمان ڕاکێشاون بۆ ئەوەی بێن لە کوردستان کار بکەن کار بۆ ڕاهێنانی ڕۆژنامەنووسان بکەن بۆ پێگەیاندنیان بکەن چۆن ئەڵێ ئاشنایان بکەن بۆ ئەو شێواز و تەکنیک و ئامرازە سەردەمیانەی کە پێویستە لە کاری میدیایە ڕەنگە بەشێک لە کەناڵەکان بیر لەوە نەکەنەوەکە لە پاڵ کارکردنی کادیرەکانیان ڕاشیان بهێنن یەکێکی تر لە کارەکانی ئێمە ئەوەیە کە ئەو سەکۆیە بۆ ڕۆژنامەنووسانی ژن بڕاستێنین و بەشێکی تر لە کارەکانمان ئێمە ماوەی 2 ساڵە لەگەڵ ڕێکخراوی ئینترنیوز کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە کار لەسەر پێگەیاندنی ڕۆژنامەنووسانی ژنەکەین لە ڕووی خولەکانی ڕاهێنان لە بواری سەلامەتی دیجیتاڵی بۆ خانمانی ڕۆژنامەنووس هەروە پێگەیاندنی ڕۆژنامەنووسانی ژن لەوەی کە لە ناوەندی بڕیاری میدیایی بن هەروەها خەریکی داتابیسێکی تایبەتین بە کۆکردنەوەی ژنانی پسپۆر بۆی ژنانی پسپۆر لە میدیا قسە بکەن ژنان پێگەیان هەبێ دەنگیان هەبێ لەبەر ئەوەی کە لە راپۆرتەکانی ڕابردوومانە ئێمە هەستمان بەوە کردووەکە ژنان هەم لە نێوەندی بڕیاری میدیاییە بێبەژن و چۆن ئەڵێ پێگەیان پێ نادرێ بەشەکەی تر پەیوەندی هەیە بەوەی کە ڕاگەیاندنەکانی ئێمە حەز بە ڕووماڵێکی نایەکسانەکەین بۆیە هەوڵمان ناوە لە ڕێگەی ئەم داتابیسە هاریکاری کەناڵەکان بکەین و ئەم بۆشاییە پڕ بکەینەوە بەڵێ بەشێکی تر ئێمە بە بەردەوام بە دەنگەوە چوونمان هەیە بۆ ڕۆژنامەنووسان لەوەی کە ڕاهێنانیان بۆ بکەین لەگەڵ کەسانی پسپۆر لە بواری یاسایی لە بواری جەندەری لە بواری کارگێڕی بۆ ئەوەی کە بتوانن بەو پاشخانە زانیاریانی هەیەە خۆیان دەوڵەمەندتر بکەن کار بکەن و ئەو بربەستانەی بێتە بەردەمیان چۆن ئەڵەی بەسەریا ساڵ بەدڵنیاییەوە زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێتبەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا ئاڤانجاڤ هەربژین زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ دەنگی ئەمریکا کە هەمیشە سەکۆیەکی ڕاستگۆیانە بۆ دەنگی ئێمە ڕۆژنامەنووس بۆ ڕووماڵکردنی کار و چالاکیەکانی سنتەری میکرۆ زۆر سپاس دەکەین هەربژین ئێستاش دیمەنی ڕووداوەکان لە چاوی کامێرای فۆتۆگرافەرەکانەوە ببینن. پاسکی سوارێکی گەنجی خەڵکی نەمسا توانی بۆ یەکەم جار وەک باڵندە بە خۆی و پاسکیلەکەیەوە بەرز بفڕێت و لە ئاسماندا بە پێشدا خۆی هەڵگەڕێنێتەوە و پێشبڕچیەکە بباتەوە. پاسکیل سوارە شاخەوانە نەمساوێکە ئەلیاز ڕۆسۆی تەمەن 22 ساڵ توانی بەڕووی پێشەوەی خۆیدا بە ئاسمانەوە خۆی هەڵگەڕێنێتەوە و توانی پێشبڕکەی ئاودی 9 ساڵی 2021 بباتەوە کە لە بریکنفیلدی وڵاتی ئەڵمانیا سازکرا بوو. ئەوە بۆ یەکەم جارە ئەو کێبڕکەیە بە سەرکەوتووی بباتەوە. ئەم جوڵە ناوازەیە لە ئاسماندا بڕێک ئالۆزە لە کاتێکدا قاچەکانی بەرز دەکاتەوە و بە تەواوەتی نزیکیان دەکاتەوە بۆ فشارخستن سەر پێکانی و خۆی هەڵئەگەڕێنێتەوە و پاشان دەتوانێت هاوسەنگی خۆی ڕابگرێت و نەکەوێت.
من زۆر دڵخۆشم و زۆر دڵم بەوە خۆشە بۆ یەکەم جار بتوانین کلیلی جوڵەی خۆم بدۆزمەوە و یەکەم کەس بم بتوانم بە سەرکەوتووی لە ئاسمان خۆم هەڵبگەڕێنمەوە. لە ڕاستیدا ئەوە یەکەم هەوڵی سەرکەوتووە لە جیهاندا، بۆیە من زۆر بە سەختی خۆم بۆ تەرخان کرد. ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵتاندا بەڕاستی باوەڕ بە خۆم ناکەم. ئەم کەشتیە کاتی خۆی لە سەدەی هەژدەدا دوای بڕینی زەریاکان لە سنوورە دەریاکانی سویددا بەر لەوەی بگاتە کیشوەری ئاسیا نوقم دەبێت. ئێستاش کۆپێکی ئەو کەشتیە وەکو خۆی دروستکراوەتەوە و هەوادارانی ئەو مێژوو فەرهەنگە دێرینە یادی ئەو ڕۆژگارانە دەکەنەوە. گەمیەکە هەمان شێوە قەبارەی گەمیە گوتبەرگ یا سویدیە کوڤەت گەڕیتەوە بوو چرخی هەژدە هاتیە دروستکردن. درێژیە گەمیە 6 مترن. مەزنترین گەمیە دەریایە جیهانێدا کو دکارکردنێدایە. لە ڕۆژە سێشەمبێ گەشتیە پایتەختە سوید و لە وێرە چەند پشکنینên دەریایی بۆ هاتینەکردن بەری دەستە بگەشتەخۆیە ساڵە 2021 بۆ ئاسیا بکات کو تێ دوماهیک بنە جەهاوەیە چین بیت. ئەف گەمیە پڕاستیش بوو دەربازبوونا لە ئوقیانوسان هاتیە چێکردن. گەمی ژێوقیانوسان غەریب بوویە و ئەف گەشت ئاماژ بۆ ستۆکۆڵمەیە بۆ ئامادەکاریال گەلهەف کارکردنەیە. ئەس باوەڕ دەکەم ئەو بجهات. گەمی سەردانا gelek bajaran لە ئەوروپا و ئەفریقیا و ئاسیا دەکات. لە ساڵ 1745 گەمیە بازرگانیە ڕەسەن کو پەتری 130 کەس تێدا بوون. دەمێژی گەشتە خۆ vەگەڕیایە باژێرە گۆتبەرگ لە سوید بن ئاف بوو. هینگە گەمیە کۆمپانیا ئیست ئیندیانیا سویدی بوو. لە ساڵ 1984 هەیکەلی وێرانکریە گەمی هاتە دیتن پاشی هزراشنیوە دروستکردنەوەی دەرکات. و لە ساڵ 1995 دەست بە دروستکردنا گەمیە کرد پشتی 8 ساڵان کەفتە دەریایە و لە 2005 گەشتێکا بچیک بێ هاتە ئەنجامدان. Di navbera sala 2005 heta 2007 gemî di rêya mêjûyê de beref Asya çû û zivrî. Piştîngê çendîn geşt li dewroberê Asya encam dan, dûmayî geşta wê jî sala 2015 bûye. ئەم دەستبەردایی مادên xwe nabîn ji ber ku ew ji davên xwezayê ne. Ji rîsê rûweka hamp û kitanî hatine çêkirin û çi maddekî destgir têda nîne û bêhnavê gelek xweşe jî hatî derketiye. Baş dixweyê û her tişt xwezayî diyar dike. Sera rayhebûna hemî alavên nîjen, gemiya 530 tan wekî şêweyê gemiya resen hatiye drûstkirin. Arman ji vê geştê ew e ku peywendiyên bazirganî û berdewambûnê pêş bêxît. هەمیشە خانمانی هەورامان شان بەشانی پیاوەکان کاریان کردووە، بەڵام تا ئەوڕۆکە خانمان بوونەتە خاوەنکار و کارداری خۆیان. هاوکات توانیویشیانە خانمانی دیکەش هەڵ بدەن کاری سربەخۆی خۆیان هەبێت و پشت بە خۆیان ببەستن. فەرحان هەورامانی ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. کە دەچیتە هەورامان، دوکان و خواردنگە و پرۆژە گەشتیاریەکان جگە لە سروشت و جوانی ناوچەکە، کارکردنی ژنان و کچان لە خواردنگە و پرۆژە گەشتیاریەکاندا بە فراوانی دەبێتە جێگەی سەرنجت. ئەوان لە نێوان ساڵانی 2000 بۆ 2023دا نەگەر کارکردن بەڵکو ڕێگەی هاتنە ناوەوەی بازاڕیان پێنەدەدرا. بەڵام ئەمان دەڵێن لە کەلتوری هەوراماندا ژن و پیا و لە ئەرک و مافدا یەکسان و کاریش دەکەن. بە دەرەجە یەک مێردەکەم پیاوێکی ڕۆشنبیر بووە کە توانیمە لە پاڵپشتی ئەوە بێمە دەرەوە و ڕەچێ بێدەنگی ژنان بشکێنم و کار بکەم بۆ سەدان ژنی تریژێ ساعتونەتە دەرۆمای خۆشحاڵیە بۆ من. ئەوە گەورەیە. ڕاستێمە لە دێر زەمانەوە ژنمان هەر لەگەڵ پیاوە ڕێک بووەوە، لەگەڵ پیاوە هاوبەشی کار بوون، بەس بەڕاستی ئێستا ئەو قورساییە ینی لەسەر شانی ژن نەماوە. لە پەنایەم پرۆژانەدا چەندین کچ و ژن هاتوونەتە مەیدانی کارکردنەوە. ئەوان لە ڕێگەی پرۆژەکانەوە داهاتێکیان دەست دەکەوێت و پشت بەو داهاتە سربەخۆیی خۆیان دەبەستن. ئێمە ڕۆژانە لێرە کارەکەینی تر بەپێی کاتەکە و بەپێی ئەوەی کە ڕۆژانە بۆ نمونە ئێستا لە هەینیە لە هەینی و پێنجشەمەیە ئەبێ کاتەکە زوو مەسەلەن سەعات 8 بەیانیین تاوەکو 10 شەو لێرە بین کارەکەین. وەڵای تر زۆربەی خواردنەکان دروست دەکەن. ئێستا من وەکو خۆم تازە بوومەتە چێژ لێنەر. ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان
ناوبەناو ئەو ژنانەی کە کار دەکەن کۆیان دەکەنەوە و لە ڕێگەی هاندانیانەوە پشتیوانیان لێ دەکەن ئەمە ژوای کردووە بە بەردەوامی ڕێژەکانیان زیاد بکات. ژنان لە هەورامان بیر بکەینەوە شتێک نییە پیاوتوانی بێتی بیکە ژن لە هەورامانە پێی نەکرێ لە سەرجەم بوارەکانە توانی بێتی کار بکە ئەمەی ئەمڕۆ ئێمە هەڵمان بژاردووە بواری گەشتیاریە ژن لە هەورامانە لە بواری گەشتیاریش هاوتای بوارەکانی ترتوانی بێتی کار بکە کە ئەمە بەڕاستی ڕێچکەشکێن بووە ژن لە هەورامانە کار بکە لەبەرەوەی هەر قرس بووە لە ئەو بواری کە هەڵیان بژاردووە بواری گەشتیاری. بەشێک لە ژنان دەڵێنم کارەی ئێستایان پشتیوانیکردنە لە هاوسەرەکانیان لە چوارچێوەی ڕێخستنی کارەکانیاندایە و وەک دوو هاوکاری یەکتری دەیانەوێت پێکەوە کار بکەن. ژن هەمیشە هامکار و هاوپیشەی مێردەکانیان بوون لە دەرەوە هەمیشە ئەو قورسایی کە لەسەر تاکی کۆمەڵگە بووە لە هەر کاتێکە ئەوە تەنها لەسەر نێرینە و لەسەر پیاوان نەبووە بگرە ژنان خۆشبەختانە هامکارێکی زۆر بوون و قورسایەکی باش نەخستە لەسەر شانی خۆیان بۆ یارمەتیدانی مێردەکانیان. پێشتر لە هەوراماندا کارکردنی ژنان لە باخ و خانەباخەکاندا بوو لە چوارچێوەی کارەکانی خێزاندا بوو کە بە مەبەستی خۆشیێنی پشتیان پێدەبەست. بەڵام ئێستا لە ناو بازاڕ و شوێنە گشتەکانی هەورامانیشدا ڕەنگە ژنانی خاوەنکار زۆرینەی خاوەنداریەتی پرۆژە بچووک و گەورە و مامناوەندەکان پێکبێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. هونەرمەندێکی شێوەکاری ئەمریکایی پیشانگایەکی تایبەت لە گەلەری بلاک وۆڵ ستریت لە نیویۆرک دەکاتەوە سەنگی خسۆتە سەر فەرهەنگی ڕەشپێستەکانی ئەمریکا. ئارتیستی بناوی کارل ئەدوارد پێشانگەیەکی هونەری یا وێنەیان بناوی ئۆڵ بلەک لە باژارێ نیویۆرکی دی گالەریە بلاک وۆڵ ستریتدا vekir. Di pêşangeha wêneyan da şêveya jiyana Amerîkên Afrikî û çanda wan tê pêşkêşkirin. Edward got ku hin tişt di nav civakên cuda da hevparin, lê hin caran jî ji hev dûrin. Di şêweya xwe da ez nîşan didim ku bila mirov bibînin ka çi qas tiştên hevpar di nav me da hene. Bi vî awayî em dikarin gelek tiştan bi hevra parve bikin. Edward berdevamî got ku hin caran hin tişt wek cil û berg û awayê por ji ber sedema klîşeyan dibe ku wek tiştekî nebaş xwe nîşan bide. Lê ew hez dike ku vê klîşeyê bişkîne. Wek mînak li malê jî hin caran da ka me ji me re dibêje ev çi ye te li xwe kiriye. Ango wateya tu difikirî digorîne armanca min jî ev e ku di civaka me da vê fikrê şikandine da ku mirov nebêjin ev tişt tiştekî gangeseran e. Ji ber ku ev tişt çanda me ne. Gotina min ev e ku ez hewl didem bila ku mirovên Emerîkî Afrikî di kolanan de ji xwe bawer bin. Bila bizanibin ku ez civak û çanda me derdixim pêş. Welatiya binavê Latavia Taylor jî dibêje ew di vê pêşangehê da malbata xwe dibîne. Ez çawan hatim jûr min dît karên li vêrê karên Emerîkiyên Efrîqî ne. Hunera li vêrê wekî malbata min diyar dike. Wekî mamê min ji Florîda û pismamê min ji Georgia. Min gelek hejê kir dixwazim ku pêtir hunera wisa bibînim. Silas Mitchell jî wek ziyaretvan hatiye pêşangehê û got ku wê ji vê pêşangehê gelek hez kiriye ji ber ku balkêş e. Pêşangeheka balkêş e ji ber ku hunermendî tevgerek înayet nava hunera xwe da. Her sal hindek cihan jî xuya diket ku hêj kar nehatiye xilas kirin. Lê ev e wata wê nadet ku xilas nebûye. Ew rastiya hunermendî nîşan didet. An ku hunermendî ne tenê hunera xwe awayekî klasîkî bikar înaye, lê hem xwezayî jî. Pêşangehê heta dawiya îlonê li tawa Manhattanê di galeriyê da wê ji bo ziyaretvanan vekiribe. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. ساڵانە لە عێراق گەنجانێکی زۆر زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن بەڵام ڕێژەیەکی زۆر کەمیان دادەمەزرێن یان کاریان دەست ناکەوێت. بەڵام لە شاری مووسڵ ئەم خانمە توانیوێتی کاردارێکی سربەخۆ بۆ خۆی دابین بکات. ئەو کاتی داعش لەو شارەدا باڵادەست بوو خانمان ئازاد نەبوون بەڵام پاشڕزگارکردنی ئەو شارە خانمان لە هەوڵی پەرەپێدانی توانەکانی خۆیاندان و بەردەوامن. Niha li Mosulê diyardek serhildaye ew keçên ji zankoyan derçin zorbeyî wan nahêne damezrandin.
لەوما بگۆڕەی ئارەزۆیا خوا ئەو کارێکی دکەن و پرۆژێکی لدیف شیانên خوا ڤەتکەن. عایشا کەچێکا مۆسڵیە دەرچوویا کولیژا ئەندازیاریە li zanîngeha Mosilê. عایشایê çavereyê damezrandinê nekiriye û nûke projek vekiriye her di nava mala babê xwe da. Ev proje ji çendîn corên rowekan pêk hatîne, ewên ji bo di nava mal da têne bikarînan wekû ciwankarî. ئەvە ne taybetmendiya min e. Belê ev mişmêja were heş çandinê dikir û tiştekî gelek normal e eger kesek karekê bikit dîrî taybetmendiya wê bet. Ez her dem rowekan li vî cihê dikirim. Ji ber ku corên baş lê hene, her wisa xudana vê cihî gelek zanyariyê li ser van rowekan hene. Ez dixwazim keç bi giştî karkin, da ku nebne bargiranî ji bo malbatên xwe. Ne her kesê bawername wergirt li marûn te xarê û çavereyê damezrandinê biket. Nexêr pêdiviyê keç bi zava bike. عایشا wesa dibêjît ku piştî nemana çekdarên Daeş li Mosilê min ekser bîriya evî projeyê kir û dey babê min gelek harîkar bûn digel min. Lewma nûke boye jê derê jiyana malbata me. Piştî nemana Daeş jin li Mosilê kar dikin û roleka berçav heye û gelek proje vekirîne û gelek şwana li ser sosyal medya kar dikin. Ew kesên qestavêrê dikin gelek heşm dikin ji ber ku reftara min gel wan daya baş e û ez qesê dixweş li gel wan daxivim. Ez gelek giringî nadime layê aborî belkû pitir giringî dime qesê dixweş û zimanê nerim digel xelkê. Ev hizre ji mêje me hizir têda kir. Lê nûke me proje bo vekir û me harîkariya wê kiriye. Da ku bibîte nimûne di nava keçên Mosilê da. Rastî min û dayika wê gelek harîkariya wê kir heta geştiya vê qonaxê. Nûke li Mosilê ji mareka zor ya derçûyên zanîngehan hene ku gelek ji wan xulbenda damezrandina hikûmî nagirin yan jî bêumêd bûyne ku hikûmet carekê ewan damezrînît. Lewma ekser karekê wesa dikin ku bi goreyî arezûya wan bîtin û dîr bît ji evî biyavê ewan bawername pê bi destxove înayî. Kawa Emerdengê Emerîka, Mosil. هەڵبەستوان و ڕۆمانوس نەبەزگۆران لە پەرتووکی مازیاری شنگالیدا دەڵێت تۆ تەنها کەسی ئەو بەشەی ژیان ڕووناک دەکەیتەوە کە بە هیچ کەسێکی دیکە ڕووناک نابێتەوە. تازایەڵەیەکی دیکە و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.